سڵاوتان لە ببینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکی ئەم جیهانن هیوای ڕۆژێکی پڕ خێر و خۆشیتان بۆ خوازم. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەم بانیە هاتمەوە دیداری ئێوە بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی بەیانی 24. بابەتی گرنگ ئەوە هەنووکەیشمان بۆ ئامادە کردوون کە لەگەڵ ئێستای ئێمەدا بگونجێ و هەروەها بتوانین سوود لە هەموو ئەو بابەتانە ببینین کە ئێمە بۆمان ئامادە کردوون لەگەڵ هاوکارانم. بە هیوام کە ساڵێکی خۆش بێت، دەستپێکی ساڵێکی نوێ ببێتە دەستپێکی ژیانێکی نوێ و بەدیهێنانی هەموو ئامانجەکان و هەموو خۆشیەکان لەگەڵیشیدا بە تەندروستێکی باش بە سەرکەوتنی بەردەوام. دەستپێکی بەرنامەکە وەک هەمیشە بە هەندێک لە بابەتەکان ئاشناتان دەکەم. بەڵام ئێستا بە سوسیالگەت زانی ئێستا هەر ناکرد لە بەرەوەی مۆبایل هەیە سوسیال میدیایە زۆر تاسیریکی دێناوە. تەکنۆلۆژیا خوێنەری ڕۆژنامەکانی لە هەرێمی کوردستان و جیهانیش کەم کردوتەوە، وەک فرۆشیارێکی ڕۆژنامەکانیش لە هەولێر باسی دەکات. ئێستا خوێنەری ڕۆژنامەی کاغەز زۆر کەم بۆتەوە و بەشێکی ڕۆژنامەکانیش چاپکردنیان ڕاگرتووە. شارەوانی هەولێر کۆکردنەوەی پاشماوەی ئاهەنگەکانی سەری ساڵی ڕاگەاند و داواش لە هاوڵاتیان دەکات لە مەودووە هاوکاری کرێکار و تیمەکانی شارەوانی بن و ژینگەی شار بە پاکی ڕابگرن. بەفریش ئاگری دارستانەکانی ویلایەتێکی ئەمریکا ناکوژێنێتەوە بە گوێرەی چەند گرتەیەکی ڤیدیۆیی سەرەڕای بەفربارین، بەڵام هێشتا ئاگری بەشێکی خانووەکانی نزیک دارستانەکانی ویلایەتی کۆلۆرۆدۆی ئەمریکا نەکوژاوەتەوە، دووکەڵیان لێ بەرز دەبێتەوە. بۆ هۆی کە ئێستا ئاسان هەموو شتێک بەردەست ئەبێت، بە تایبەت بەکارهێنەران بە بەکارهێنەرانی ئامێرە زیرەکەکان و هەواڵ و سەرچاوەکانی زانیاری کە لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە زۆر ئاسان ئێستا وە خواستی خەڵکیش لەسەر کڕین و خوێندنەوەی ڕۆژنامەی کاغەز کەمە بێتەوە بەم هۆیەوە. فرۆشیارانی ڕۆژنامەش لە هەولێر ئەڵێن کە لە ساڵانی 2005 هەتا 2012 ئەو کاتە خواست لەسەر ڕۆژنامەی کاغەز زۆر زیاتر بوو، بەڵام دوای ئەو کاتە و ئەم سەردەمەی ئێستش خواست لەسەر ڕۆژنامەی کاغەز کەم بۆتەوە. ئێستا بەشێکی زۆریش لە ڕۆژنامە کاغەزەکان هەر لە نێو بازار نەماون و هیچ ڕۆژنامەیەک یاخود بڵین بەشێکیان چاپ ناکرێن، هیچ ژمارەیەکی نوێیان لێ دەرناکرێت. با بێکەوەم بابەتە ببینین و دواتریش گفتوگۆی زیاتر لەسەر ئەمە بکەین. ڕۆژانە دەمە و بەیانیان دێتە باغی شار لەگەڵ ئەوەی چۆتە ناو تەمەنیشەوە، بەڵام ڕۆژنامەکەی دەستی پێمان دەڵێت تاوەکو ئێستاش خوێنەرێکی بەردەوامی ڕۆژنامەی کاغەزیە. سەباح ئەحمەد تەمەنی 75 ساڵە و لە هەفتاکانی سەدەی ڕابردووەوە خوێنەرێکی بەردەوامی ڕۆژنامەکان بووە. ئێستاش خولیای خوێندنەوەیانە. هەموو بەیانیەک هەتا ئێستاش ئەمن ڕۆژنامە دەخینمەوە لە ساڵی 1970 تا ئێستا ڕۆژنامە دەخینمەوە، ڕۆژنامەکانی ئەو سەردەمی لەگەڵ ڕۆژنامەکانی ئێستا دەخینمەوە. ئارەزوم حەزم لێ ئەخبارەکانی جیهان بزانم، ئەخبارەکانی خۆمانی داخلی بزانم، چه هەیە چنیە ڕۆژانە دەخینمەوە ڕۆژنامەی. لەکنە من لە لای من ڕۆژنامە خوێندنەوە شتێکی گرنگە بەنسبەتە من گرنگە. قەزەی فەیسبووک وانە من نازانم ئیستعمالیان کەم بەڕاستی، کە نازانم ئەوی ئیستعمالکەم معناوێت دەبی ڕۆژنامەی بخینەوە هەتا ئاگام لە ئەخبارەکانی جیهان بیتن. سەباح ئەحمەد بەدەم پیاسەکردنەوە بۆم باز دەکات کەسبوونی چاوەکانی کەشەی بۆ دروست کردووە، بەڵام بۆ ئەو ڕۆژنامە خوێندنەوە گرینگە بۆ ئاگاداربوون لە هەواڵەکانی ڕۆژانە و زانیاریەکان. بەلای ئەو ڕاستگۆی لە ڕۆژنامەی کاغەزی زیاترا وەک لە سەرچاوەکانی دیکەی هەواڵ. تاوان هەواڵەکانی ڕۆژنامە لەکنە من تا حدێکی زۆر ڕاستی تێدایە، نارێم هەمووی 100% ڕاستە، بەس هەتا حدێکی زۆر ڕاستی تێدایە و ڕۆژانە ڕۆژنامەی دەخینمەوە. ئەگەر مەوزوعەکە چاو نەبیتن زعیفی چاوی لەو تەمەنەی ڕۆژنامە خوێندنەوە زۆر خۆشە، هەموو وەختی بیخینەوە خۆشە.
ڕۆژنامەش ئەگەر بەهای خۆی نەوی قیمەتی خۆی نەوی ئەکید ئەو هەموو ڕۆژنامە دەرناسی ڕۆژانە. تەکنەلۆژیا و بەکارهێنانی لەلایەن گەنجانەوە بە مەبەستی گەڕان بە دوای زانیاری و ئاسانگەشتن بەسەر چاوەی هەواڵەکانەوە هۆکارێکی سەرەکیا بۆ کەمبوونی خوێنەری ڕۆژنامەی کاغەزی. فرۆشیارانیشی دەڵێن لە ساڵانی 2003 تا 2012 خواست لەسەر ڕۆژنامەی کاغەز هەر هەبوو، بەڵام دوای ئەوە کەم بۆتەوە. من لە 2003 تا 2012 بازارم ڕۆژنامە زۆر باش بوو، خەریک گۆڤاری دەکڕی داوان سەد گۆڤار دەست و 50ەوە ڕۆژنامە هەمووی دەفرۆشا، خەریک داواشی دەکەن زاری وایە نەدەما، بەڵام ئێستا لە بە سوسیال زانی ئێستا هەر ناکرد لەبەرەوەی مۆبایل هەیە سوسیال میدیا هەیە زۆر تاسیریکی دێداوە. مێژووی ڕۆژنامەگەری کوردی بۆ کۆتاییەکانی سەدەی هەژدا دەگەڕێتەوە. میقداد مەدەحەت بەدرخان لا دەرەوەی کوردستان بە دەرکردنی ڕۆژنامەی کوردستان بەردی بناغی ڕۆژنامەگەری کوردی داناوە. ڕۆژنامەکە لە ڕێگەی دیمەشقی پایتەختی سووریاوە ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرا، بەسەر خوێنەران دابەش دەکرا. شەیمە باییس، کوردستان 24 هەولێر. هەرچەندێک ئێستا تەکنەلۆژیا پێشکەوتوو بێت و هەواڵ و زانیاری بە کەمترین کات بگاتە دەستمان، بەڵام هێشتا ڕۆژنامەی کاغەز یاخود کتێبێک کە بتوانین دەستی لێبین هەستی پێ بکەین زۆر چێژی زیاترە لەوەی کە هەواڵێک بە خێرایی بەبەرچاومان تێپەڕێت جە زۆر جار باوەڕی پێەکەین یاخود نا، بەڵام وەکەوە نییە کە لەسەر ڕۆژنامەیەک نووسرا بێت کە چێژی زیاتری هەبێت. ئەمە جگەلەوەی کە بۆ خۆی یادگاریە یاخود سەردەمێکە زۆر بەمان پێی ئاشنا بووین، بەڵام لەگەڵەوەشدا تاموچێژی زیاترە بۆ خوێنەر بۆ کەسانەی کە بەڕاستی خوێنەرن کە بەڕاستی ئەگەڕن بە دوای زانیاریە. بەڵام ئێستا زۆر کەس یاخود بڵێن چین و توێژێکی کۆمەلگاڵێن ئەمە کێشەیە، ئەمە گرفتە بۆی کە ئەگەر ڕۆژنامەی کاغەز نەمێنێ یاخود کەم بێتەوە بەهۆیەوەی کە تەکنەلۆژیا جێگەی بگرێتەوە. هەمومانە زیاتر قسەی لەسەر دەکەم لەگەڵ دکتۆر سادق حەمەغەریب، مامۆستای بەشی ڕاگەاندنی کۆلێژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین. دکتۆر سادق بەخێر هاتیبانێکی باش. سپاسبانی بۆ ئێوەش باش بێت. زۆر سپاس. دکتۆر سەرەتا پێمان بڵێ ڕۆژنامەی کاغەز ئێستا لە چه ئاستێکدایە؟ ئایا یاخود تەکنەلۆژیا توانیوێتی جێ بگرێتەوە؟ سرتا بە ناوی خواستپاس بۆ ئێوە بۆ بەرنامەی و سڵاو بۆ بینەرانی کەناڵی K24. دیارە ڕۆژنامەی کاغەزی یەکێکە لە جۆرەکان و ئامرازەکانی ڕاگەاندن و کۆنتترین ئامرازی ڕاگەاندنیشە. سەرەتا ئەم جۆری ڕاگەاندن ئەگەڕێتەوە 59 پێش زاین کە لە ئیمپراتۆریەتی ڕۆما لەلایەن جۆلیۆس سیزەرەوە ڕۆژنامەیەک دەرکرا بە ناوی ئەکتادیورنا. ئەوە بۆیە باسەکەم چونکە ڕاستە هەر لەو کاتەوە گرنگی و کاریگەری و ڕۆڵی ڕۆژنامە وەکو ئامرازێکی ڕاگەاندن دەرکەوت، چونکە توانی هەواڵ و زانیاریەکان چه سیاسیەکان بێ ئەو کاتەوە هەندێک هەواڵ و زانیاری کۆمەڵایەتیش بڵاو کاتەوە. ئەم جۆرەی ڕاگەاندن هەتاوەکو تقریبەن ئەتوانم بڵێم سەرەتای سەدەی 20م ڕۆڵ و دەورێکی زۆر گرنگی هەبوو لەسەر جەم کۆمەڵگە جیاوازەکاندا و یەکێکە لە فاکتەرە هەرە گرنگەکانی ڕۆشنگەری و هەروەها کاریگەریدانان لەسەر شارستانیەتە جیاوازەکانی کۆمەڵگە جیاوازەکان لە جیهاندا. یعنی کاتێک کە ئێمە ئەگەڕێنەوە بۆ شارستانیەتی مەسەلەن وڵاتێکی وەکو بەریتانیا ناچارین بگەڕێنەوە بۆ ڕۆژنامەی تایمزی لەندەنی کە زیاد لە 230 ساڵ لەمەوە پێش دەرچوو تا ئێستا بەردەوامە لەلایەن جان واڵترەوە بە تایبەتی و دیاریکردن لە ساڵی 1985ەوە. کاتێک گەڕێنەوە بۆ شارستانیەتی مەسەلەن ئەمریکیەکان ناچارین بگەڕێنەوە بۆ ڕۆژنامەی نیویۆرک تایمز کە لە 1950ەوە دامەزراوە. یعنی کاتێک گەڕێنەوە بۆ ڕۆژنامەی ینی بۆ شارستانیەتی وڵاتەکان لە ئاوێنەی ڕۆژنامەکان و ئەو ژانرە گرنگە و ئەو ئامرازە گرنگی ڕاگەن و ئێمە لە شارستانیەکانیان تێ ئەگەین. بەڵام دوای دەرکەوتنی رادیۆ و پاشان تەلەڤیزیۆن بەرەبەرە ڕۆڵ و دەوری ئەم جۆرەی ئامرازی ڕاگەاندن گۆڕانکاری بەسەرها و ئەتوانم بڵێم ینی کەم بووەوە بەڵام لە ناو نەچوو، ینی نەبووە هۆی لە ناوبردنی ئەم جۆرەی ڕاگەاندن. بەڵام پاش دەرکەوتنی
تەکنۆلۆژیای نوێ یان بەواتایەکتر میدیای نوێ میدیای نوێ بۆ مانایی کە میدیایەک بێ لە ڕێگەی تۆڕی ئینتەرنێتەوە و بە دیاریکراویش لە ساڵی 1992ەوە چونکە 1992 توانرا مەسەرەن تۆڕی www World Wide Web دروست بکرێت لەلایەن ئالسێرتین بێرنەرلیەوە کە ماوەیەکی زۆر لێکۆڵینەوەی لەسەر کرد پاشان ڕۆژنامە ڕۆڵ و دەورەکەی گۆڕاوەتە ڕۆژنامەی کاغەزی توانی هەر لەو ساڵەدانەوە دوو نسخەی کاغەزی خۆی بە شێوەی PDF لەسەر تۆڕی ئینتەرنێت بڵاو بکاتەوە بە دیاریکراویش یەکەم ڕۆژنامەش لەو گۆڕانکاریەیە بریتی بوو لە ڕۆژنامەی شیکاگۆ تریبۆنی ئەمریکی کە ئەم ڕۆژنامەیە لەسەر ماڵپەڕی AOL ئەمریکا ئۆنلاین نسخەی PDFی خۆی بڵاو کردەوە لەو کاتە بەدواوە گۆڕانکاریەکی ڕێشەی لە جۆری کاری میدیایی سەری هەڵا و جۆرێکی تر لە میدیا هاتە ئاراوە کە پێویترا سەرەتا پێوترا میدیای نوێ یان ڕۆژنامەگەری ئەلکترۆنی یان ڕۆژنامەگەری جێگرەوە یان ڕۆژنامەگەری فرەژانر ڕۆژنامەگەری فرەڕەهەن ناوی زۆرە لەو کاتە بەدواوە گۆڕانکاریەک بەسەر هەموو جۆرەکانی میدیایە هاو ئەمە وای کرد کە ئەم تەکنۆلۆژیان نوێیە لە ڕاستیە چەند بژاردەیەک لە بەردەم میدیایە دابنێ ینی چەند بژاردەیەک لە بەردەم ئامرازەکانی تری میدیایە دابنێ نەک تەنها ڕۆژنامەی نووسراو ینی مەترسی لەسەر بوو واتە ڕۆژنامەی خوێنرا و کاغەزی ئەوەی کە چاپەکرێ و لە شقامان بڵاوەکرێتەوە بەڵکو خودی ئامرازی رادیۆ و خودی تەلەڤیزیۆنیش ینی ئەوانیش کەوتنە بەر ئەو مەترسی کە مەسەلەن بیسەری تەلەڤیزیۆن کەم بووە هەروە بینەر و بیسەری ئەف و بیسەری رادیۆ کەم بووە بینەر و بیسەری تەلەڤیزیۆنیش بەرەو کەمبوونەوە چوو بژاردەکان زیاتر 4 بژاردە بوو بژاردە یەکەم ئەوە بوو کە ئەم میدیا نوێیە ئەم تەکنۆلۆژیا نوێیە یان میدیای ئەلکترۆنی لە ڕاستیا وەکو بۆم بێگوایە کە لە ژێر پێی میدیای کلاسیکی و تەقلیدی کە ڕۆژنامە و رادیۆ تەلەڤیزیۆنە تەقیوەتەوە و لە ئایندەیە لە ناویان بەرێ زیاتر بۆ چوونەکانی مەسن ڕۆبرت مێردۆخ گەورە ئیمپراتۆری بواری میدیا ڕاسڵ ئەمانە ئەو بۆ چوونانەیان هەبوو کە بۆ شێوەیە دەبێت بۆ چوونێکی تر هەبوو نەخێر ئەم ڕۆژنامە و ئەم رادیۆ تەلەڤیزیۆنە ئەمانە هەڵگری خەسڵەت و تایبەتمەندی خۆیانن مەسن بۆ نمونە ڕۆژنامەیەکی کاغەزی هەتا ئێستش لە دنیاە لە ناوەندە سیاسیەکان و لە مەحافلی دادگاکان و لە محکەمەکان و هەروەها لە پراکتیزەکردنی شارستانیەتی وڵاتەکان و وەکو ئەرشیفێکی گرنگی وڵاتەکان بۆ سەر جەمبوارەکان بە گرنگترین ئامراز لە قەڵەمەرێ چونکە متمانە زیاترە ڕۆژنامونووسەکانی ڕۆژناموسی حەقیقین واقعین لە شوێنی ڕووداوەکان کارەکەن ستافی هەیە شوێنی هەیە واتە هیکلیەتێکی دیار و ڕوونی هەیە و بەرپرسە بەرامبەر بە یاساکان و ڕێساکان و باشە بەڵام تاکە هۆکار بڵین تەنها ئامێرە زیرەکەکانە یاخود ئینتەرنێتێکەوەی کردووە هەیبەتی ئەو ڕۆژنامەیە خود ئەو ژانەرە گەورەیە کەم بێتەوە لە ڕاستیە خۆی ئینتەرنێت زمینەکەی ڕەخسان لە سەرەتاوە خۆی ئینتەرنێت ڕاست لە ساڵی 1969 بە دەقیقی لە ئەمریکا سەری هەڵدا پێشتر بیرۆکەی دروستکردنی هەبوو لە 1962 ئەوانە بەڵام سەرەتا بۆ بواری سەربازی بوو ئەوە بۆ ئەمریکا ئارپانێتی دامەزرات ئەدڤانس ریسێرچ پرۆجێکتس ئەجنسی بۆ بواری ئینتەرنێت و بۆ سەرجەم بوارەکان بەڵام ئەمە بردەوردە چوە بواری ڕاگەیاندنەوە بە تایبەتیش لە نەوەدەکاندا و بە دیاریکراویش لە وەکو باسم کرد لە سەرەتای نەوەدەکاندا میدیا پشتی بەم تەکنۆلۆژیا ئینتەرنێتە وەرگرت بۆ ئەوەی خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم دنیا پێشکەوتوی تەکنۆلۆژیایە چونکە ئێستا هیچ ڕۆژنامەیەک نییە لە دنیا ئەگەر مووقعی تایبەت بە خۆی نەبێ تەنانەت ئەگەر کاغەزیشی نەما بێ ئێستا مووقع ئەلکترۆنیەکەی ماوە مەسن بۆ نمونە گۆڤاری نیوزویکی ئەمریکی 1933 بەردەوام بوو تا 2012 یەکێک لە گۆڤارە هەرە بەناوبانگەکان و کاریگەرەکانی ئەمریکا بەڵام بەرەبەرە زانی کە ڕێکلامی کەم بووەتەوە و بینەری کاغەزی کەم بووەتەوە کۆتایی بە ژیانی کاغەزی هێنا بەڵام درێژەی بە ژیانی ئەلکترۆنی هێنا دا هەروەکو وڵاتی خۆشمان لێرە ژێمە ڕۆژنامە توانێت جێ بگرێتەوە یان ئەو ژیانە ئەلکترۆنی کە
ئەکرێ بۆ هەر ڕۆژنامەیە یاخود هەر نووسرا و چاپێک هەبێت جێ بگرێتەوە بە هەمان شێوەش بینەر و بیسەری لە دەستنەیە بینەر و بیسەر ناتوانین بڵین لە دەستنادا ینی تۆ ئێستا خوێنەر ئێستا بۆ نمونە نیویۆرک تایمز دەستی هەڵگرت لە بەشێکی بەرچاو لە ڕۆژنامە نووسەکانی خۆی بۆ چونکە نووسنگەکانی کەم کردەوە زیاتر بە شێوەی ئەلکترۆنی و بە شێوەی مەسەرەن ئینتەرنێتی کاریانە کرد و دوای ئەو پرۆسەی مەسەرن گۆڕینی ڕۆژنامەگەری کاغەزی بۆ ئەلکترۆنی و دروستکردنی مووقع و ماڵپڕ بۆ ڕۆژنامە ئەلکترۆنیەکان و دوجاریش بۆ رادیۆکان و هەروەها بۆ تەلەڤیزیۆنەکان جۆرێک لە ڕۆژنامە ئەلکترۆنی رادیۆی ئینتەرنێتی و دیجیتاڵی تەلەڤیزیۆنی دیجیتاڵی هاتە ئاراوە کە ئەمانە بەشێکی زۆر لە هەم کارمەندەکانی خۆیان لە دەسا هەم ڕۆژنامەسەکان و هەم بینەریش بۆ چونکە ئێستا کەسێک زۆر کەمتر بتوانێت مەسەرەن یان پارە بدا بە ڕۆژنامێکی کاغەزی لە بڵتینێک لە شوێنێک بیکڕێ و بیخوێنێتەوە مادام لەسەر تۆڕی ئینتەرنێت بەردەستە بەڵام یەک حاڵەتمان لەبەر نەچێ بەپێی دوارین ئاماریش بەپێی دوایین ئاماریش ئێستش نزیکەی لە سەدا 15 بۆ لە سەدا 20 بەکاربەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئینتەرنێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێگەی ئینتەرنێتەوە ڕۆژنامەی کاغەزی خوێندنەوە بەڵام نەک ڕۆژنامەی کاغەزی چاپکرا و هی شەقام بەڵکو ڕۆژنامەی کاغەزی کە نوسخەیە کە مووقعی لەسەر مەسەلەن تۆڕی ئینتەرنێتە یان PDF-ەکەی لەسەر تۆڕی ئینتەرنێت. باشە دکتۆر ئێمە زانی ئێستا ڕووداوێک هەواڵێک بە زووترین کادەگاتە دەستمان لە ڕێگەی سوۆسیال میدیاوە بێت لە ڕێگەی ئینتەرنێتەوە بێ زۆر ئاسانە. ڕۆژنامە چی بکات بۆی کە هاوتەری بێت لەگەڵ ئەو پێشکەوتنە لەگەڵ ئەو خێراییە ئایا ئەکرێت یاخود بۆ نمونە جاران خەڵک هەبوو لەبەر خاترین و سەرێک ڕۆژنامەکەیە کڕی ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی کە ڕۆژنامە بەو شێوازی خۆی بمێنێتەوە نووسەرەکان چی بکەن ڕۆژنامە بگات بەکوێ چی بکات بۆی کە بمێنێتەوە ڕاست پرسیارێکی زۆر جوانە طبعاً لە ڕاستیە ڕۆژنامە سەرەتا هەر بە شێوەیەکی گشتی پێناسی ڕاگەاندنی پێناسەی بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری ئەوە خێرا یەکێک لە تایبەتمەندی هەرە دیارەکانی ئەم تەکنۆلۆژیایش خێراییە لە گەیاندنی هەواڵ و زانیاری کە پێشتر ڕۆژنامەیەک ئەگەر ڕۆژانەش چاپ بکرایە دەبوو کەسێک شەو ڕۆژێک بۆسی هەتاوەکو هەواڵێک لە ڕۆژنامەیەک بخوێنێتەوە بەڵام ئێستا دنیا کە بچووک بووێتەوە بۆ نەک دێکی گردردونی وەکو مارشال ماکلۆوان ساڵی 1960 دەیوت گلۆبال ڤیلێج ئێستا بچووک بۆتەوە بە شاشەیەکی بچووک مادەمەوە بچووک بۆتەوە جیهانی هەموو جیهان لە شاشەی مۆبایلەکانی ئێمەیە ئەگەر پێوەست بیت بە تۆڕی ئینتەرنێتەوە کەوای توانی دەستمان بگا بە سەرچاوی هەواڵەکان بەڵام خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئێمە نابێ فەرامۆشی بکەین ڕۆژنامەکان یەکێک لە فاکتەر و هۆکارەکانی مانەوەیان ئەوەیە کە ڕۆژنامە تەنها بڵین پێگەیەکی بڵاوکردنەوەی هەواڵ نییە بەڵکو پێگەیەکی شرۆڤە و شیکار و پاشخانی هەواڵ و بە دوواداچوونی هەواڵ و لەوەش مهمتر لێکۆڵینەوەی ڕۆژنامەوانیە ئێستا زۆرێک لە ژیان ڕۆژنامەوانیەکان بمانێ و نەمانەوێت ڕۆژنامە ینی ژانری کاغەزین ینی ژانی ڕۆژناوی چاپکراون ینی تۆ ئێستا ناتوانانی لێکۆڵینەوەیەکی ڕۆژنامەوانی کە بەپێی ستانداردی ئەکادمی خۆی ئەبێ 6,000 وشە بێ تۆ بێی لە تەلەڤیزیۆنێکەوە عەرزیکەی یان لە رادیۆیەکەوە باسیکەی ئەمە ژانێکی ڕۆژنامەیە وەکو واشنگتۆن پۆست وەکو نیویۆرک پۆست ئەمانن کە ئەو ڕۆژنامانیان هێشتووەتەوە کەواتە ڕۆژنامە بۆ بە دوواداچوونی هەواڵەکان بۆ شرۆڤەی هەواڵەکان و هەروەها بۆ لێکۆڵینەوەی ڕۆژنامەوانی و دوجاریش بۆ پشتبەستنی دادگاکان و وڵاتەکان و زۆر جار لە کەیسەکانی تاوان و تەقینەوەکان و زۆرجێک لە کێشە و ململانێکە و قەیرانەکاندا ناچاری کە تۆ پشت بە ڕۆژنامەکان ببەسی لە مەحافلی سیاسیا لە مەحافلی دادگاکانە تۆ بێی پشتی بێ بەسی وەکو بەڵگەیەک باسی لێ بکەیت و یان لە داهاتووە ئەرشیف کرابێت و ما بێتەوە و تۆ بچی پشتی پێ بەسیتەوە ینی تۆ ئێستا ئەگەر بگەڕێتەوە بۆ ئیمپراتۆریەتی ڕۆمانی ئەگەر نەگەڕێتەوە بۆ ئەکتا دیورنایی 59 پێش ئەوە شتێکی وانە مەلموس بێت کە بە دیاریکراوی هەبێت و لە بەردەستمان نابێت بگەڕێتەوە بۆ بەریتانیەکان ئەبێ بگەڕێتەوە مەسەلەن بۆ تایمز ئەگەر بگەڕێتەوە بۆ شارستانیەتی ئەمریکیەکان بگەڕێتەوە بۆ نێو تایمز لێرەوە ئەمەوێ خاڵێکی گرنگ باسکەم ئەویش ئەوەیە کە لە ڕاستیە ئێستا ڕۆژنامەی چاپکرا و لە هەندێک لە وڵاتانی دنیا بووە بەشێک لە شارستانیەتی ئەو وڵاتانە
واتە ئەمریکیە کە ئێستا ئەچی ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئەکرێ لەوانێ بشێکی لەبەرەوە بێ ئەم ڕۆژنامەیە بشێکە لە شارستانیەتی مەسەلەن ئەمریکی کەسێک کە ئەچێ مەسەلەن تایمزی لەندەنی ئەکرێ کە 233 ساڵ لەمە پێش دەرچووە ئەچی بەشێک لە حەزارەتی ئەو وڵاتە ئەپارێزێ کە ڕۆڵی هەبووە لە بنیادنانی ئەو وڵاتەیە. ئێستا بۆ نمونە چه کەناڵێکی تەلەڤیزیۆنی توانیویەتی لە بەرنمەیەکی اقتصادیەوە هێندەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی دەوری هەبێ لە دنیا. وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی لە 1970ەوە دەرەچێ کە وەکو کاردانەوەیەک بۆ ڕۆژنامەی فاینەنشال تایمزی بەریتانی دەرچوو. فاینەنشال تایمزی بەریتانی 1970 دەرچووە. ئەو ڕۆژنامە هێتا ئێستا بەردی بناغەی ئابووری بەریتانیا نەک هەر بەردی بناغە بوو بەڵکو بەشێکە لە شارستانیەتی ئابووری ئەو وڵاتە بەڵکو یەکێکە لە پایە و کۆڵەکە ئابوووریەکانی ئەو وڵاتە کە کاریگەری دروست کردووە لەسەر زۆر وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی ینی ئێستا کە توڵێک لە وۆڵ ستریت جۆرناڵ ئەنووسێ لەسەر گۆڕانکاری دراو لەسەر بانک لەسەر پرسێکی ئابووری گۆڕانکاری لەسەر دراو لەسەر ئاستی جیهان دروستێ بووە چونکە متمانەی هەیە چونکە سقەی هەیە. تەنانەت بەهێزترین یەکێک لە بەهێزترین بەرنامە ئابوووریەکانی مەسەلەن جیهانی تەلەڤیزیۆنی ئەوەی ڕیچارد کوێستی CNN وانە بەڵام ئەمە مقایسە بکە لەگەڵ وۆڵ جۆرناڵ لەگەڵ فاینەنشال تایمز ناگا بەوانە بەرنامە سیاسیەکان ناگا بە مەسەن نیویۆرک تایمز ناگا بە تایمزی لەندەنی کە بەردی بناغی سیاسی و سەربازی ئەو وڵاتی دروست کردووە. لەوانەیە ئەوانیش هێشتا پشتە بەستن بە ڕۆژنامەکە بۆ وەرگرتنی زانیاریەکان. بەتاکید قسەی زۆر جوان بوو لێرەیە بیکەم. ڕاوێژکارە ئەمریکان ئەڵێن لەسەر و قسەی بەڕێزت هیچ بەیانیەک هیچ سەرۆک کۆمارێکی ئەمریکا نەبووە بە درێژایی مێژووی خۆی لە دوای دەرچوونی ڕۆژنامەی نیویۆرک تایمز بەیانی کە هەڵەسی ڕۆژنامەی نیویۆرک تایمز یەکەم شت نەخوێنێتەوە بۆ چونکە ئەوە ڕەنگانەوەی واقع و سیاست و هەموو کایە سیاسیەکانی و ئابوووریەکانی و کۆمەڵایەتیەکانی ئەو وڵاتەیە ئەبێ ئاگاداری بێ و پێش خەوتنیشی چاوێک نەخشێنێتەوە بە نیویۆرک تایمز و بە واشنگتۆن پۆستە. هیچ سەرۆکێکی فەڕەنسی نییە کە بەیانیان پێش هەمووشت لێمۆن نەخوێنێتەوە کە ساڵی 1944 دەرچووە لەلایەن جەنەراڵێکیشەوە دەرچووە بەڵام لە پەنجاکانەوە بوو بە ڕۆژنامەیەکی سەربەخۆوانیە ئەگەرچی ئێستا کەمێک معاناتی هەیە بەدەست کەمبوونەوەی ڕێکلامی بەڵام هەرتوانیوەتی لەسەر پێی خۆی بوەستێ. ڕاستە دکتۆر زۆر بە کورتی پێمان بڵێ چی بکەین بۆی کە هەرێمی کوردستان دوجار ئەوەی کە باست کرد ئەوەی لە ئەمریکا لە فەڕەنسا گوزارێت لە هەرێمی کوردستان ڕۆژنامەیەکی بەو شێوەیە بمێنێتەوە کە بینەر و بیسەر و خوێنەرەکەی لە دەست نەدات و ئێوەش وەکو یاخود بڵین مامۆستایانی زانکۆ چیتان کردووە بۆ هێشتنەوەی ئەو کولتورە جوانەی کە هەبێت لە ناوماندا و پشت بە ڕۆژنامەیە ببەستین بۆ بەڵگەیەکی دادگایی بۆ ئەوەی کە خۆمان مناڵمان کە هەر کەسێکی دیکە بتوانێت بیخوێنێتەوە و پشتی پێ بەستێت. وەڵی من خۆم وەکو ڕای خۆم کە من خۆم یەکەم کەسیش بووم لە هەرێمی کوردستان ماستەرەکەم لەسەر سەحافە ئەلەکترۆنی بووە لەسەر ئاستی عێراقیش دووەم کەس بووم لەو کاتەوە ینی لە سەرەتای سەڵانی ڕۆژنامەگەری ئەلەکترۆنی تا ئێستا ئیشی لەسەر ئەەکەم و متابعەکەم گەیشتم بۆ قەناعەتەی چ ڕۆژنامەی نووسراو بێ یان ئەلەکترۆنی بێ چ بڵین رادیۆی دیجیتاڵی ئینتەرنێتی بێ رادیۆی بڵین ئاسایی و کلاسیکی بێ و تەلەڤیزیۆنیش بە هەمان شێوە تەنها و تەنها بە یەک شت ئەمێننەوە ئەویش بە ناوەرۆک و پەیام و گوتاری بەهێز ئەویش بە ناوەرۆک و پەیامێک کە پەیامی یعنی لە ئاست هەموو داخوازیەکانی کۆمەڵگە بێ دەنگی هەموو دەنگەکان بێ زمانی هەموو زمانەکان بێ و بتوانێ ئەو پەیامەی کە میدیا بۆی دروست بووە کە ئەوش خزمەتی کۆمەڵگەیە لەو ئاراستەیە کار بکە هەر میدیایەک بۆ ئاراستیە کار نەکا ئیلا لە وێزگەیەک لە وێزگەکانە یان لاواز ئەبێ یان وەکو هەندێک لە گۆڤار و ڕۆژنامە و تەنانەت کەناڵی جیهانیش لەوانەیە بەرەو کۆتایی ژیانی کۆتایی پێبێ لەبەرەوە من میدیای کوردی ئێستا شپرزەیەکی زۆری پێوە دیارە وەڵا بە تایبەتی ئێمە لە ڕۆژنامەگەری ئەلەکترۆنیە لە ڕووی مووقع و ماڵپەڕ و وێبسایتەوە زۆرمان هەیە بەڵام لە ڕووی
ڕۆژنامەیەکی ئەلکترۆنی ڕاستەقینەی ئۆنلایەک کە لە شقام بڵاو نەبێتەوە و تایبەتمەندیەکانی ڕۆژنامەی ئەلکترۆنی تیابێ خزمەتگوزاری کارلێکی و میدیایی ڕاستەقینەی تیابێت کە ئەوەی پێویستە لە ڕۆژنامێکی ئەلکترۆنیا هەبێت زۆر کەممانەیە یان ئەتوانم بڵێن بە واقعی نیمانە بەڵام هەڵی بۆ درراوە لەبەر ئەوە میدیای ئێمە ئەبێ بگەڕێتەوە بۆ گوتار و پەیامێکی نیشتیمانی و نەتەوەیی بۆ خزمەتی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە و زمان حاڵی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە بێ و بە هەموو شەیەک بەرژەوەندی کەسی و حیزبی وەلاوە بنێ و بتوانێت خزمەتی کۆمەڵگە بکات بۆ شێوەیە دەمێنێتەوە. زۆر سپاس دکتۆر، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بۆ وتەکانت زۆر خۆشحاڵ بووین کە میوانی بەیانی 24 بوویت. سپاس بۆیەوە زۆر سەرکەوتوو. شارەوانی هەولێر کۆکردنەوەی پاشماوەی ئاهەنگەکانی سەری ساڵی ڕاگەیان. ئەو سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە دوای ئەوەی شەوی سەری ساڵ ژمارەیەکی زۆری گەشتیار و هاوڵاتیانی خۆشمان لە بازاڕی هەولێر کۆبوونەتەوە بەداخەوە وێڕایەوەی کە ژمارەیەکی زۆری سەلەی زبڵ یاخود بڵێن سەتڵی خۆڵەکان ئامادە بوون لە بازاڕەکانە دانرابوون بەڵام پاشماوەی زۆری ئەو زبڵانە فرێدراونەتە سەر شەقامەکان. سەرۆکایەتی شارەوانی هەولێر ڕاشی گاندووە کە لە ڕێگەی تیمی فراوانی بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی هەڵمەتێکی پاکردنەوەی زبڵ و خاشاک و پاشماوەکان و شوشتنی بۆ بازاڕی هەولێر ئەنجامداوە. لەو هەڵمەتەدا سەرجەم پاشماوە و زبڵ و خاشاکەکان هەڵگیرانەوە و شوێنەکان زۆر بە ڕێکوپێکی شۆردران داواش لە هاوڵاتیانەکات لەمە دووە هاوکاری کرێکار و تیمەکانی شارەوانی بن و ژینگەی شار بە پاکی ڕابگرن. کاتێک بۆنەیەکە بێت ئاهەنگێکە بێت بۆ دەربڕینی دڵخۆشی ڕۆکەینە سەر شەقامەکان بەگشتی ئەگەر بڵم زۆر سادەتر تەواوی ژینگە تەنین ئیتر بە خۆشیەکان بێ بە هەر شێوازێک بێت. جا لەو کاتانەوەی کە گرنگەوەیە تۆ ئەوەندە هۆشیارت بەرز بێ کە بتوانیت ئەو ژینگەی کە تۆ خۆشیەکەی تیابینی بیپارێزیت. لەو کاتە گرنگە لەو کاتە گرنگ نییە کە ژیان ئارامەوە هیچ شتێک نییە تۆ بڵێ ژینگە پارێزم. نا زۆر جاریا خودت زۆر بە سادەیی بیڵێم کەسانێک هەن ئۆتۆمبیلێکی چەند هزار دۆلاریان پێ یاخود چەند دەفتەریان پێ زۆر بە سادەتر بیڵم بەڵام ئەوەندە هۆشیاری کەمە کە ئەو خواردنێ ئەیخواد یاخود ئەو شتێکە پێێتی زۆر بە بەسیتی و زۆر بە بێباکانە لە جامی سارەکەی و فڕێیاتە دەرەوە بەبێەوەی بزانێت کە دواتر ئەمە چەندێ زەرەری هەیە بۆ ژینگەکەی. ئەگەر ئەوەشنا هەر بیر لەوە بکەرەوە کە دوای تۆ کیە هەیە کۆی کاتەوە بێگومان هەر هاونیشتیمانێکی خۆتە جا خۆت زۆر جار ئەو کەسانە کەسانێکی بەتەمەنن ئەنوشتێنەوە بۆی کە ئەو پارچە کاغەزە ئەو بوتڵە پلاستیکەی تۆ فڕێداوە لە جامی سەیارە گران بەهاکەتەوە ئەو ناچارە بنوشتێتەوە کۆی بکاتەوە. هەموو ئەمانە تا ئێستش لە ناو کۆمەڵگەی کوردیدا زۆر زەقە و زۆر دیارە و ئەبێتە هۆیەوەی کە ژینگە پیسکەیت یاخود سیمایەکی زۆر ناشرین بدەی بۆ کللتورەی کە هەبووە یاخود بڵێ کوردستان هێشتا پاک نییە بەڵام زۆر پاکە. ئەوانن پیسیەکەن ئەو کەسانن کە بێگوێدانەوەی کە بزانن ئەمە کللتورێکی چەند ناشرینە تەنها ناشرینەی لەسەر خودی خۆی و سیمای خۆی و ئۆتۆمبیلەکەی و یاخود شوێنەکەی و کە ئاهەنگەکەی تێداگێڕاوە دروست دەکات نەک لەسەر کوردستان. بابەتەکە زۆر هەڵەگرێت بۆیە قسە لەگەڵ بەڕێز ئاسۆشکاک سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری ژینگەیی لە کوردستان دەکەم کە لێرە میوانی ستۆدیۆیە. زۆر بە خێربەی کاگاسۆ ڕۆژێکی باش. ئەو کاتەوەم کاتی ئێوە و هەموو بینەرانی کەناڵ چاریش باش. زۆر سپاس بۆ ئێوەش باشتر. ئەم بە تایبەت دوێنێ شەو ئاهەنگ هەبوو بینیمان کە خەڵک بۆ دەربڕینی خۆشی ڕووی کردە هەموو شوێنە گشتیەکان و یاخود یانەکان و زۆربەی شوێنەکانی دیکە و بە تایبەتی شەقامەکان. ئەو شارەوانی هەولێریش هەستاوە بە پاکردنەوەی زیانە ژینگەیەکان چۆن بوو لەم یەک دوو ڕۆژەیە. بەڵێ سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێ
لە هەموو گەلی کوردەکەم هیوادارین ئەو ساڵە وەکو ساڵی پار نەبێت لە پیسکردنی ژینگە لەبەرەوەی هەریەکە و باسی سێکتەرەکانی خۆی دەکە ئێمە وەکو ژینگە پارێزێک بەداخەوە دەڵێن ساڵی 2020 کۆتاییەکەی و دەستپێکی 2022 لە ڕووی پیسکردنی ژینگەوە کارەساتەکی ژینگەیی بوو تەنیا لەو شەوەی کە هاوڵاتیان و خۆشەکانیان دەردەبڕی بەپێی ئەو داتایانەی کە کۆمان کردوتەوە 40 بۆ 50 تەن زبڵ تەنیا لە شاری هەولێر کۆکراوەتەوە کە ئەمە کارەساتێکی گەورەی ژینگەیە بۆ زبڵخانەکانی کوردستان بۆیە ئەمە بە مەترسێکی گەورە دەزانین لەسەر هۆشیاری تاکەکان لەسەر ژینگەی کوردستان وەکو ئەمە کە لەگەڵ ئەوەشدا خۆت ئاماژت پێکرد تیمەکانی سەرۆکاتی شارەوانی هەولێر وەکو بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی لە ڕێی هەر 6 کۆمپانیەکانی پاکەرەوە کە لێرەوە دەستخۆشی لە یەکەیان دەکەین کە ئەو شەو لە کاتژمێر چاری بەیانیەوە تا سعات 8 نەخەوتن هەموو شاریان پاکردەوە کە بەلایانی کەم 15 مەتر بۆ 20 مەتر حاوی گەورەی لێوە ببورە نزیکەی 56 حاوێ تەنیا لە ناو قەیسەریە جگە لەوەش زیاتر لە 300 حاوی 33 لتری لە شار بڵاو بوویتەوە بەڵام بەداخەوە هاوڵاتیان هاوکار و هەماهنگ نەبوون لە پاراستنی ژینگەدا ئێمە لە ماڵەکانی خۆمان کە بۆنەیەک دەکەین تەماشا دەکەین دەبین سفرەیەک ڕادێخین یان پەڕۆیەک ڕادێخین چارسەفێک ڕادێخین بۆ ئەوەی یان ئەو سەرفەرشەی کە ئێستا لە ماڵەکان باوە ڕایدێخین بۆ ئەوەی ئەو پاژماوانەی کە لە کاتی خۆشیەکە دەکات نەکەوتە سەر مافورەکانمان پیس نەبی دواتر کۆی دەکەینەوە دەیبینە ناو حاویەکە بەڵام بەداخەوە ئەگەر ببینین لە ناو سەرچاوە ئاویەکان ئەو پارک و باخچانەی کە بوونیان هەموو هەر هەمویان بە شێوەیەکی هەڕامەچی پیسکران کە ئەمانەش هەمویان مەترسیان بۆ ژینگە هەیە بۆ نمونەگەر تەنیا پلاستیکەکان وەرگین ئەوە دەبێتە هۆی پیسبوونی ژینگە بۆ سەدان ساڵی تر کە دەبێتە هۆی نەتوانەوەی ئەو پلاستیکان لە ناوچوونیان کە ئەمە کارەساتی گەورە بەسەر ژینگە دەگەینێتن باشە کاگاسۆ ئێمە بینین یاخود باسیەوەت کرد ئێمە زۆر جار لە ماڵەکەی خۆمان یاخود کە شتێکە بێ کۆیەکەینەوە گرنگ تەنها کۆکردنەوەیە یاخود بەکارهێنانی شێتی بۆ نمونە ئێستا ڕێژێکی زۆر لە پلاستیک بەکارێت یاخود لەو ئاهەنگانە بینین کە لە بریەوەی کە پەرداخێک ئاو بخورێتەوە کوجاران بە هەزارەها کارتۆنە ئاو سەرفەکرێ بەبێەوەی بزان ئەم پلاستیکە دواتر جگەلەوەی کە فڕێکۆکرێتەوە ماچێتە زبڵخانەکان ئایا دوای زبڵخانەکان چی لێ مەترسیەکانی دواتری چی بەسەریەت بەڵێ ئێمە کە باز بۆ نمونە کە باسی ماڵەوەمان کرد ئێمە لە ماڵەکەی خۆمان زۆر ئاساییە پەرداخێکی شوشە بەکاردێنین دەزاردەیشون دەیدەینە میوانەکە بەڵام کە هاتینە دەرەوە ئەگەر بچینە هەر شوێنێک پەرداخێکمان بدەنێ شوشە بێ بەکاریناین دەڵێن بەهۆی نەخۆشیەوە دروست بووە کە ئەمەش پلاستیکەکە زۆر مەترسی زیاترە لەو نەخۆشیی کە ئێمە گومانی بۆ دەکەین لەبەرەوەی ئەو پلاستیکە کە دەکاتە بندەستی تو نازانێت چەندین تیشکی ڕۆژی پێکەوتو ئایا ئاوەی ناوی پاکەیان پیسە گواستنەوەکەی ئەو تیشکی ڕۆژە لی دەدا دیسان ئەمە کارەساتێکی ژینگەیی دروست دەکاتن پاشان شێوەی بەکارهێنانەکەی ئێمە ئەو شتانەی دێتە بەردەستمان هیچمان بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی ڕێک و پێک بە شێوەیەکی ژینگەیی بەکارینیانین بەڵکو بەو شێوەیە بەکاردێنین کە ڕۆژانە و هەڕەمەچیە ئەو کلاسیکەیە کە لێ ڕاهاتووی دەبێ لە بۆ پرسە ئاینەکاندا دەبێت پلاستیک بەکاردێ لە ئاهەنگەکانە دەبێت پلاستیک بەکاربێ ناکرێ ئەمانە بەکاربێت چونکە ئەمانە مەترسی 100 ساڵی تریان بۆ ژینگە هەیە ئەگەر ئێمە زۆر زانمونەیەک دێنینەوە دەڵێن ئێمە دەمانتوانیت 10 ساڵ 15 ساڵ پێشتا لە سەربانەکان بخەوین ئێستا ناتوانین بۆی پیسبوونی ژینگەوەی بۆی ئەو گۆڕانکاریانەوەیە ئەنی کاتێک تۆ دەبێک ئاو بەکاردێنی کە فڕی دەدەی لە شوێنێک ئەگەر نەچێتەوە زبڵخانەکان یان بەکارنێتەوە جارێشتر ئەوە دەتوانێت بۆ 100 ساڵی تر لێ نەگەڕێ هیچ گۆڕانکاریەکی زەوی ڕووبدا هیچ زەندەوەرێک لەو زەویە ڕۆلی هەبێ و هیچ ڕێژێکیدار لەو زەویە بگاتە دەرەوە و هیچ تێشتی ڕۆژیش ناگاتە ژێر ئەو زەویە ڕاستەوە دەرنجامەکانی زۆر زۆر بە باشی دەرکەوتوە خۆ بڵێن زۆر بە دیاری دەرکەوتووە کە گەرمبوونی پلەی یاخود گەرمبوونی گوی زەویە هەر پێشەوەی پرسیارێکی تر بکەم کاک ئاسۆ ئەمە ئەم بۆتڵی کە هێناوتە تۆ بەردەوام ئاوا لە بتڵێک تایبەت بە خۆت ئاوا خۆی یاخود پلاستیکیش بەکارێنی بە شاهدی هەموو ژینگە دۆستان کە شاهدن پێش ئەوەی کە دەستەی ژینگەش ئەو بڕیارە بدە ئێمە وەکو ژینگە پارێز لە ڕێکخراوی ئاڤیار بە هیچ شێوێ بۆمان نییە پلاستیک بەکاربێنین ئەگەر من بەخۆم پلاستیک بەکاربێنم چۆن دەتوانم بە تۆ بڵێن پلاستیک بەکارمەینە لە هەموو بۆنەکان ئەوە لەناو ئۆتۆمبیلەکەیمە لەو شوێنانی کە دەسمە خوارێ کۆڕا کۆبنەوەیە سمینار هەرچبی لەگەڵە خۆمە
لە جیاتی ئەوەی ئەو ئاوەی پلاستیکە بەکاربێنم تا دەگاتە دەستمان کۆمەڵک تیشکی ڕۆژەی داوە ژەهرایی بووە بۆیە من ئەوە بەکاردێنم بە بەردەوامی. باشە ئەمە نمونەیەکە کە ئێوە وەکو خۆت بۆی کە ڕۆژانە بیدەی بە چاوی خەڵکە بەبییر هەموو کەسێکی بێنیتەوە. بەڵام بەگشتی ڕێکخراوەکەتان چی کردو بۆی کە بۆ نمونە لە قۆناغەکانی سەرەتایی یەوە کە خوێندنگەیە کە باخچەکانە یاخود ئەمانە چیتان کردو بۆی کە لێوە هەموو کەس فێر بکەن کە پلاستیک زیانی هەیە ژینگە پارێز بن نەک هەر پلاستیک هەموو ئەو کەرەسانی دیکەیە کە بێتە هۆی پیسبوونی ژینگە. بەڵێ ئێمە ڕۆژانە تیمەکانمان دەردەچن بەسەر هەموو ناوەندەکانی خوێندن بەبێ جیاوازی قۆناغی سەرەتایی ناوەندی ئامادەی زانکۆکان ڕێنمایی ژینگەیان پێدەدەن بۆ ئەوەی ئەوانی شاوکار بن لە پاراستنی ژینگە کەمکردنەوەی ئەو گرفتە ژینگەیان هەوڵدان بۆ پاراستن و چارەسەرکردنی ژینگە لەبەرەوەی تا کەسێکی بەتەمەند یان سەروسی ساڵ چارەسەر دەکەی زۆر ئاسانترە ئەو منداڵە پەروەردە بکەیت لە پاراستنی ژینگەدا بۆیە ئێمە تیمەکانمان بەوەرداوام دەردەچن بۆ ڕێنماییکردنی هەموو قوتابیانی هەموو ئاستەکان وە بۆ دامدەستگاکانی حکوومەت لە ڕێگەی چ پۆستەرەکانمانەوە یان لە ڕێگەی ئەو سمینارانی ئەو خۆلە ژینگەیانەی کە بەبەرداوام لەلایەن تیمەکانی ئێمەوە دەکرێتەوە لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمە پرۆژەیەکمانێ بۆ 50 قوتابخانە لە خۆ دەگرێتن ئەم پرۆژەیە دابشکردنی لە ڕێگەی ئەو خۆبەخشانەی کە هاوکارمانن لەگەڵ فەرمانگەی ژینگەی هەولێر و بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی بۆ هەر قوتابخانەیەک پێشەش حاوی زبڵ بۆ ئەو قوتابی لێ ڕابێ فڕێداتە ناو ماسیحان خاکەناز لایلۆنی زبڵ پەنجەوانە پرۆشۆر و پۆستەرەکان کە تایبەتن بە ڕێنمایی ژینگەی لە ڕێ کۆمەڵک خۆبەخشەوە دابینمان کردووە بەسەر قوتابخانەکان دابش دەکەین بۆی ئەوانیش ژینگەی ناو قوتابخانەکان زیاتر هۆشیاری پێ بگاتن بتوانین بیپارێزین لەگەڵ ئەوەشدا ئێمە لە هەر کاتێژی لە کاتی گەشتدا لە کاتی هەر بۆنیەکدا ئێمە ڕێنمایی ژینگەیەکان بڵاو دەکەینەوە بەسەر هاوڵاتیان بۆ ئەوی بتوانین گرفتە ژینگەیەکان چارەسەرکردنیان ئەگەر گرفتێکی ژینگەی هەبوو لە هەر شوێنێک ئێمە لایانی پەیوەندیدار ئاگدار دەکەن و یان هەندێک جار لە ڕێگی کۆمپانیەکانەوە بۆ ئەوی هەوڵی چارەسەری بدەین ئەو گرفتە ژینگەیانە کەمکەینەوە. باشە کاگاسۆ مادەم ئێوە پەیوەندێکی باشتان هەیە لەگەڵ لایانی پەیوەندیدار بە لایەنە ئیداریەکان ئایا چیتان کردو بۆی کە ئیتر خەڵک واز لە زەرفی لایلۆن بێنێت بۆ نمونە جاران خەڵگە چوو بۆ نانەوەخانەیەک زەمبیلەیەکی لەگەڵ خۆیە برد یاخود بڵین هەر کەرەستەیەکی تری زەرفی کاغەز ئەبرا لەگەڵ خۆیان بەکارە هێندا ئێوە شتێکی واتان کردو هەوڵێکتان کردو کە ئەم ئیدی ئەممەە نایلۆن و زەرفی نایلۆن و پلاستیک نێت و بتوان خەڵک بەو کللتورەی جارانیەوە بەردەوام بێت. ئێمە لە کاتی سمینارەکانماندا بە بەردەوام هەوڵمان داوە قوتابیەکانیان ئەو کەسانەی کە بەشدارن ئەو تاکانە پێیان بڵین تۆ دەچیە دوکانێک قەمیسێک دەکڕی دەچێت دوکانی دووەم بەدیەک دەکڕی پێویست ناکە علاگەی دووەم وەرگری ئەو شوێنە بۆ ڕکلامی خۆیەتی یان دەچێت قرتاسیەک دیسان لایلۆنەکە دەداتێ هەمووی ناویەک لایلۆن چێ دەبێتەوە بۆیە ئێمە بە بەردەوام لە ڕێنماییەکانمان ئاماژەیان پێ دەکەین و ئێستاش وا پرۆژەیەکەیە نزیکەی 1 ملیۆن زەرفی کاغەز دابش کرێ بەسەر هەموو ئەو نانەوانخانە و پاشان چەند کۆمپانیایەک داوای لێ بکرێتن کە بە نرخێکی گونجاو نانەکان بداتە نانەوەخانەکان چۆن ئێستا لە لەحم و پیتزا و کولێرەکان هەندێک جار کاغەزەکان دەبیندری بە هەمان شێوە بە سەروانیش بە نرخێکی هەرزان دابش بکرێتن بۆ ئەوەی ئەوانش بتوانن زەرفی کاغەز زیانی هەیە یاخود کەمترە هەموو پاژماوەیەک زیانی هەیە بەڵام هەر یەکە و بەجوێری خۆی حتا کلێنکسێک حتا خونکەیەک زغارە حتا هەموو پاژماوەکان ئەوەی پێی دەڵی پاژماوە زیانی بۆ ژینگەیە بەڵام لە سەعاتێک دەست پێ دەکات تا 400 ساڵی هەر یەکە و بەجوێری خۆی زیانی بۆ ژینگەیە بەڵام ئێمە دەبێ هەوڵ دەین گرفتە ژینگەیەکان کەم بکەینەوە پاژماوەکانمان کەم بکەینەوە ینی تۆ دەچێ مەتعامەک نان دەخۆی ئەو پاژماوەی بەجێ دەمینێ ئەمەش پاژماوەی ژینگەیە لەوانەیە بۆنێکی ناخۆش دروستکە تا لەبۆی تێکەڵکردنی کۆمەڵک زۆر مەوادە بۆنێک دروست دەکات تۆ هەندێک ماوادی کیمیایی پێدا کردووە بۆی تا نیشتەکە خۆش بکاتن بەڵام ئەمەش دەبێتە هۆی پیسکردنی ژینگە بۆیە دەبێت ئێمە هەوڵ دەین پاژماوەکانمان کەم بکەینەوە بۆی گرفتە ژینگەیەکان کەمێتە چونکە باو باپیرانمان کام ژینگەیاندا دەست ئێمە ئەو بەم شێوەیە نەبوو بەڵام ئێستا ئێمە دەدەینە نەوەکانی دوای خۆمان بە وێرانی و بە مەترسیەوە دەیان دەینێ بەرەو لە ناچوونیان دەبین. باشە کاگاسۆ لەگەڵەوەی کە لە زۆربەی شوێنە گشتیەکان ئێستا یاخود هێمای ئەوە دانراوە جگەرە خواردن قەداغەیە
فرێدانی جگەرە قەدەغەیە هەموو ئەمانە هەیە هۆشیاری تەواو هەرەوەنی ینی لافیتێکی سوور نەهێنە بەر چاوت کە ئەم شتە هەیە و بەڵام خەڵکیش هەرەی کات یعنی بینین کەسانێکان زۆر زۆر بە بێباکانە بە بێەوەی گوێ بات ئەو جگەرەی کە خواردوێتی کێشاوێتی فڕێاتە دەرەوە فڕاتە سەر شقامەکان چیتان کردووە بۆی کە هۆشیاریەک بڵاو بکرێتەوە کە بەڕاستی خەڵک پابندی بێت بەڵێ ئێمە ئەگەر سەیری تاکەکانی کورد بکەین تا ڕادەیەک ئاستی ڕۆشنبیریان زۆر باشە بەڵام کە دینە ئاستی هۆشیاری لەسەر سێکتەرەکان زیاد دەکەینەوە ئاستی هۆشیاریان ناڵێم سفرە بەڵام نەگەشتوتەیەکیش بە تایبەتی لە هۆشیاری ژینگەی تۆ کەسێک دەبینی پرۆفسیۆرە دکتۆرە هەر ئاستێکی شادەی هەیە بەڵام کە جگەرەکە دەخوا پاشماوەی جگەرەکەی هەتا دەستی فڕی دەدا نازانی ئەمە چەند کار دەزانی کارە سادەکەشی چییە بەڵام دڵە ئەی لەکوێ فڕیدەم لەوانەیە حاویەکەی 10 مەتر لێی دوور نییە ئێمە وەکو باسمان کرد لە هەموو دەورەکانمان لە هەموو سیمینارەکان ئەمە ڕێنمایان بڵاو دەکەن جاروێ ڕوبەڕوو بە کەسەکان دەڵێن لەگەڵ هەندێک کەس تووشی کێشە بووین لە کاتی فڕێدانی هەڵی دەگرینەوە کە ئەو پێی ناخۆشە وا دەزانی ئێمە قسەیکی ناشرینمان پێوتوە ینی هێشتا ئەویش پێی ناخۆش پێی ناخۆشە بۆیە ئێمە هەوڵ لە هەموو هەوڵەکانمان چ لە بازار چ لە ناوەندەکانی چ لە دامدەستگاکانی حکوومەت لە هەموو شوێنێک چڕ کردوتەوە بۆ ئەوەی هەوڵ دەین یەک پاشماوەکەم بکەینەوە یەک پاشماوە تاخیر بکەین ئەنی بۆ منەگەر من ئەوڕۆ پلاستیکم بەکار نەیناوە بەڵام شوشەکەی پەرداغەکە پەرداخێک پلاستیک تێ کردووە ینی کەواتە ئەوەش دەبێتە پاشماوە دەڕواتە ئاوەکەی کەواتە ئێمە هەوڵمان داوە بۆی ئەو بەکارنێ ئەنی نەک ئیلا لێ لە هەموو بۆنەیەک لە هەموو بۆنێک ئێمە پلاستیکمان قەدەغە کردووە بۆیە هەوڵیشمان داوە ینی ئێستا شتێکی زۆر سیر دەچێت قاوەخانەی قاوت بۆ دێت کابر دەڵێن بەچ گرتیتەوە ئەو ماستاوای لە مەتعامان دەڵێ وەڵە بە ئایم قەتەر دەڵێن مادەم نایخۆم کەواتە قەزدم ئەوە نییە ئەمن ئللا لە یەک شوێن پاشماوەکەم کە دەمانەوێت لە هەموو شوێنەکان وە بەردەوامیش ڕێنماییمان داوەتە خەڵک چ جگەرەیە چ لە بە فێڕۆنەدانی ئاوە بەشە خەڵک دڵنیایی نییە لەو ئاوەی کە هەیە لە ناو تانکیەکانە پێیان وایە پاک نییە ئەی ئێوە چیانی چیان پێڵن ئەوە پاکترە یاخود نایان ئەبێت ئەو تانکیانە پاک بکرێت و بۆی تر خەڵک پەنانە باتە بەر ئەوەی ئەسڵەن نازانی چۆنە و ئاوەخراوەتە ناو پەرداخێکی پلاستیکەوە ئێمە لەگەڵ بەڕێوەبەراتی ئاوی هەولێر و فەرمانگەی ژینگەی هەول و بەڕێوەبەراتی خزمەتگوزاری و لایەنە ژینگەیەکانی هەولێر هەڵمەتەی تانجی شتی ناوەندەکانی خوێندنمان دەست پێ کرد نزیکەی 100 قوتابخانە تانچەکانمان شۆرت ئەگەر تۆش تانچەکەی ماڵەکەی خۆت نەشۆی پاش 3 مانگ خەڵتاوەکو لیتاوەک لە بۆڕیەکەت ڕادێتن دەگاتە وێندەر دیسان دێتەوە بۆ بەناو بەلوعەکەت و ئەگەر نەشۆی جاروێ بەلوعەکەی خۆت فلتەرێکی پێوەی لە خوارەوە بیکێ و خەڵتەکە دێ بۆ 6 مانگە 3 ساڵە ماڵ هەیە لەوەتی دروست بۆ تانچەکەی نەشوشتیا کەواتە ئەمە ئەو پاشماوەی تانچەکەی خۆتی زیانی پێگەشتیا تۆ 6 مانگ جارێک 3 مانگ جارێک تانچەکەت بشۆ تۆ هەموو ڕۆژێ خۆت دەشۆی بۆ خۆت دەشۆی بووی پیس بووی تیشکی ڕۆژت پەرگەت و دەڵێ ئەدی ئەو تانچیە کەواتە زۆر گرینگە ئەو ئاوەی لە ماڵانە زۆر لەوەی پاکترە کە لە پلاستیکان بوونی هەیە بەڵام تۆ 3 مانگ جارێک بیشۆی تانچەکەت بشۆی تۆ گەگە بەشەرەکە خۆی نەشوە 3 مانگ چی لێ دێ ئەگەر تۆ 3 مانگ نایشۆ 6 مانگ جارێک زۆربەی تانچەکان تەوافەی نیە سەرەکەی نییە ئێو تۆز و خۆڵ و ئەو تیشکانی هەمووی دەکەوتە ناوی حتمما پیس دەبی بەڵام ئەگەر تۆ بیشۆی تانچەکانت خزمەتی تانچی ئاوەکەت بکەیت بەڵێ پێویست ناکە لە خوارەوە بەڕادێک دانەیە یان پێویست ناکە فلتەرێک دانەی یان وەکو تیمانێک دێنە ماڵم بە زۆرەها ڕێنمایی غەشت پێ دەکەن کەواتە بۆیە ئاوی ماڵی خۆت ئاوی هەولێر زۆر پاکترە لەو دەبە پلاستیکانە ڕاستە زۆر سوپاس کاک ئاسۆشکاک بە هیوانەوەی کە هەر تاکێکی کۆمەڵگا بەرپرسیارەتیە بێ لە پاراستنی ژینگە و لە پیس نەکردنی زۆر سپاس ئێوەش دەکەم هیوادارم هەموو ئەوانەی کە گوێیان لێمانە هیوادارین هەوڵدان تەنیا بەس پاشماوەکانیان فڕێنە دەنە زەردەی فڕی دێنە ناو حاویەکانیان ئەگەر چەند مەتریش لەیان دوورە چۆن ئەگەر کێکێک جبسێک ببسیەکە شتێک کە پەپڕی لە دەستا قورسترە لەوەی کە بە بەتاڵیە کە سوکترا فڕینە دێ سەرزەی فڕی دێ ناو حاویەکە بۆ ئەوەی چۆن لە ماڵەوە حەزناکەی دایکت خوشکت کەسێکت کە خاوێن دەکاتەوە ئەزیەت بچێشێت بە هەمان شەوە ڕێز لەو کرێکارە بگرین کە جادەکەی خاوێن دەکاتەوە ئەو ئاوەی کە دێتە بەردەستت وا بە ئاسانی نیە لە چەند ڕۆژی ڕابردوو دیتمان کە ئێفرازێک شکا چکارە ساتێک ڕووی دەدا هیواداری ڕێز لەو ئاوە بگرین ئازاری ئاژەڕ و باڵندە دەدەین چۆن ئێوە کەناڵ 24تان سەوز کردووە
هیوادارم هەموو هاونیشتیمانیەک بتواندرێ هەموو کوردستان سەوزکە بۆ ژینگەیەکی لە بار و تەندروست بۆ خۆمانونەوەی داهات و دابینکەین. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ بەڕێستان. دەستان خۆش بیت. سەدان هەزار تۆن سێو لە ساردخانەکانی پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان بەبێ کڕیار ماوەتەوە. بازرگانەکان ئەڵێن لە هەناردەکردنی ئەو سێوە کێشیان بۆ دروست بووە و گەورەترین کێشەشیانەوەیە کە لیرەی تورکی بەڕادەیەک دابەزیوە کە کڕیارەکانی پێشویان ئەو کڕیارانەی کە لە تورکیاوە هاتن ئێستا سێو لە تورکیا دەکڕن. ئەوە ژوای کردووە کە سێوەکانیان بەبێ کڕیار بمێنێتەوە و نەتوانن وەکو ساڵانی پێشووتر ساخی بکەنەوە. سەدان هەزار تۆن سێو بەبێ کڕیار لە ساردخانەکانی پارێزگای ورمێدا ماونەتەوە. جوتیارەکان کاتی خۆی بە نرخێکی کەمتر بە بازرگانەکانیان فرۆشتووە. بازرگانەکانیش هەڵیان گرتووە بۆ ئەوەی لە وەرزی سەرمادا بە نرخێکی گرانتر هەناردەی دەرەوەی بکەن. بەڵام دابەزینی نرخی لیر لە تورکیا کێشەیەکی گەورەی بۆ بە بازارکردنی ئەو سێوانە دروست کردووە. مشکل که پیش لیری ترکیه بی چون لیر هاتا خوره بیشتر بازرگان که خودها ایرانی بین یا مثلا خارجی بین ایران سیوت کردن مراجعه کردن ترکیه چون بون ارزانتر در ارتباط و حمل نقلش ارزانتر بی سهلتر بی. مثلا خود حمل نقل بو هندوستان که امری راتنین بویره هنده جو 20 روز طول کشیدن. حتی مثلا 10 روز طول کشی بندر رجوی حتی سوار کشتی اکید بید تیتا بارگیری کردن. خود بندر و مرسین 2 روز طول کشیدن. که اون هم باعث سهل صادرات بن و هزینه‌اش تیتا خوره. ساڵانە لە پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 1,200,000 تۆن سێو بەرهەم دێت. ئەوە ژوای کردووە بە ناوەندی سێوی ئێران بناسرێت. ئێستا نزیکەی 700,000 تۆن لەو سێوانە لە ساردخانەکانی پارێزگای ورمێدان. باخدار و بازرگانەکان چەندین مانگە کرێی ساردخانەکان دەدەن. بەو هیوایەی سێوەکەیان ئەو نرخە بکاتەوە کە چاوەڕێی دەکەن. بەڵام تاکو ئێستا بەو نرخەی ئەوان دەیڵێن کڕیاریان دەست نەکەوتووە. جوار دیگه تا ببرو خوب بجم یعنی 10,000 تومان کات 10,500 کات اورو که تجار جو کلیلا 10,000 تومان کردن. حتی تجار اگه بخوید جامدو خاطی پاکستانیه یکی عراقیه جامدانه اونه که تمام 10,000 تومان کردن. 10,000 تومان کردن 9,500 کردن 10,500 آخران هم کردن. یعنی زیاده جومی هم 10,500 کردن. سێوی پارێزگای ورمێ بۆ چەندی وڵاتی ئەوروپی و ناوچە هەناردە دەکرێت. لە نێویاندا عێراق و هەرێمی کوردستان، رووسیا، هندستان و پاکستان. بەڵام ئەم ساڵ لیری تورکیا کێبڕکەی دابەزینی بەهاکەی لە تومەن بردۆتەوە و ئەوە ژوای کردووە بازرگانان لە جێگەی سێوی ورمێ سێوی تورکیا بکردنەوە. کە زۆربەی کات پرۆگرامەکەمان تایبەتەکەین بە باسە ژینگەیەکان یاخود بە پاراستنی ژینگەین لە ڕێگەی خۆمانەوە بۆ ئەوەیە کە بزانین ئێستا ژیان لە یاخود جیهان لە چ مەترسیەکدایە هەروەک چۆن ڕۆژانەی بینین لە هەموو وڵاتانی جیهانیشدا ئەم کارەساتە ئەم ڕووداوە دەرەکەوێت کە ژینگە پیس بووە کە گۆی زەوی گەرم بووە کە کەشوها گۆڕانی بەسەرا هاتووە بەفر لە زۆر شوێنەبارەیە کە ناتوانێت تەنانەت ئاگری دارستانەکان ویلایەتی ئەمریکا بکوژێنێتەوە. بە گوێرەی گرتەیەکی ڤیددیۆیی کە لە دەوروبەری شاری بولدەری ویلایەتی کۆلۆرۆدۆی ئەمریکا تۆمار کراوە دەرکەوتووە کە لەگەڵ ئەوەی 15 سانتیمەتر بەفرباریوە پلەکانی گەرما بۆ زیاتر لە 11 پلەی ژێر سفر دابەزیوە بەڵام ئاگری دارستانەکان هێشتا لە نێو پاشماوەی بەشێکی خان و سوتاوەکان ماوە دووکەڵ تیاندایە لە مانگەکانی کۆتایی ساڵی ڕابردوو بەهۆی ئاگرەوە بەشێکی زۆر لە دارستانەکانی ویلایەتی کۆلۆرۆدۆ لە ئەمریکا سوتە و هۆشداریش لە وشکە ساڵی لە ویلایەتەکە دەدرا بەڵام بارینی بەفر و باران دووبارە ژیانی بۆ ناوچەکە گەڕاندۆتەوە.
هەریەک لە ئێمە بەرپرسیارە لە هەموو ئەم جیهانە بەرپرسیارین لی ناتوانین بڵین تەنها لە ماڵەکەی خۆمان یان لە کوردستان یاخود لە وڵاتەکەمان ئەگەر بێت و تاک بە تاکی ئەم جیهانە پارێزگاریان لە ژینگە بکردە بێگومان ئێستا پلەکانی گەرما بەو شێوەیە بەرز نابووە و مەترسی ڕووی ناکردە گۆی زەوی و ژیان تێیدا بەرەو نائارامی بڕوات بۆیە هەمیشە هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر پاراستنی ژینگە بەرامبەر بە پاراستنی نەوەی داهاتوش. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی بەیانی 24 پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە لە خۆشییا بمێنن هەمیشە لە ژینگەیەکی دروست و ئارامدا بژین ماڵەوە.